چاوەکانتان نەویکەن ئەگەر ئافرەتێک بەوێ دەهات تەماشای نەکەن. بۆیە ئەمە بەڕاستی ئەخلاقە، بەڕاستی ڕەوشتێکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لە کۆمەڵگادا دەیچێنێت بۆ ئەوەی تەماشای ناموسی یەکتری نەکەین. دەفەرمێت چونکە ئەو ڕێگای ئافرەتی زۆری پێدادێن ئێوە نابێت تەماشایانکەن. لەو سەری ئافرەتێکات لەگەڵی بڕۆیت چاوی لەگەڵ بەری هەتا تێدەپەڕی، لەو سەری ژێچکە هاتەوە چاوی لەگەڵ بێنی هەتا تێدەپەڕێ، ئیشی تۆ هەر ئەوە بێت چاو بجێڕی من ناموسی خەڵکیدا. حرام ئاگادار بە. تۆ دایکت هەیە، خوشکت هەیە، خێزانت هەیە، کچت هەیە، ڕازی دەبی خەڵک ئاوا تەماشای ناموسی تۆ بکات؟ هەڵبەتە نەخێر. ئەوەی کە خاوەن غیرەت بێت نەخێر، کەواتە تۆش نابێ ئەوە تەماشای ناموسی خەڵکی بکەی. بەدەقی ئاەت حرام کراوە ئینسان تەماشای ناموسی خەڵکی بکات. خوای پەروەردگار دەفەرمێت قل للمؤمنين يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم. أي پیغمبر صلى الله عليه وسلم بە پیاوی ئیماندارەکان بڵێ با چاویان نەویکن لە ئاس حرامدا تەماشایان نەکەن و داوێنی خۆشیان بپارێزن. یعنی پێشەکەی داوات لێ دەکات چاوت بپارێزە، پاشان داوێنیشت بپارێزە، چونکە چاو دلیلی ئەوەیە کە دەتبات بەرەو داوێن پیسی. ئەگەر تۆ تەماشای نەکەی، بەس تەماشای خێزانی خۆت بکەی، تەماشای ناموسی خەڵکی نەکەی، قەت تووشی داوێن پیسی نابێ ئینسان. چونکە وا دەزانێت تاکە ئافرەت هەیە لە دنیادا خێزانی خۆیەتی بۆی حەڵاڵە، ئەوەی تر هەمووی لێ حرامە، بە دوای ناموسی خەڵکی ناکەوێت. جا ئەوە بۆ پیاوان و بۆ ئافرەتان دوو قاتیشە. کاتێکی خوای پەروەردگار ئەمر بە پیاوان دەکات چاویان نەویکن، ڕاستەوخۆ لە دوای ئاەتە دەفەرمێت وقل للمؤمنات يغضضن من أبصارهن ويحفظن فروجهن. ئەی ئافرەتانی ئیماندار، چاوتان نەویکن، تەماشای پیاوەکان نەکەن. پیاوێک بۆت حەڵاڵ نییە تەماشای نەکەی، نەزەر حرام نەکەی و داوێنی خۆشت بپارێزە. جا ئەگەر ئافرەتان هاتنە پێش دەرگا دانیشتن، تخوا چاویان پارێزراو دەبێ. بەدەقی ئاەت حرامە ئافرەت بێتە دەرەوە لە ماڵەوە لەبەر دەرگادا بنیشێت، بە زەروریەت نەبێت ناوێ بێتە دەرێ، لەبەر ئەوەی گرانبەهان، لەبەر ئەوەی کاڵایەکی زۆر گرانبەهان بە زێڕش بەراورد ناکرێن. گەوهرن جەوهرن، بەڕاستی دەبێت شتێک بە قیمەت لە ژوورەوە بێت، نەک وەکو تەماتەی ڕزوی بێتە سەر عارەبانەکان هەڕاز بکرێت. شتی گەورە بە قیمەت دیتوتانە لەناو جامخانەدا دەنرێت، لە ژووری لەناو قاسەکاندا حەشار دەدرێت بۆی دەستی هەموو کەسی نەگاتێ. ئافرەتان ئەوا بە نرخن لە دینی ئیسلامدا. خوای پەروەردگار دەفەرمێت وقرن في بيوتكن، وقرن في بيوتكن، 4-5 کەلیمەیە، با بمێننەوە لە ناو ماڵی خۆیاندان نێنە دەرەوە. ئافرەتان ناوی بێنە دەرەوە بەبێ ئیش. ئەگەر ئیشی زەروریان هەبوو، ئەمەش مانای سزنکردن نییە، غەڵەتی لێ حاڵی نەبن بڵێ جاوە ئافرەتان سزن دەکەن. نەخێر، 200 مەتر ماڵەکەتە با لەوێدا بسوڵێتەوە سزن نییە. ئەوە یەک. ناژڵێن هەربانەیەتە دەرێ، بەڵام بە زەروریەت نەبێنێتە دەرێ، با بۆ فیتنە و ئاژاوەنانەوە نێتە دەرێ ببێتە مای فیتنە بۆ خەڵکی. ئەگەر هاتە دەرەوە زەروریەت بوو، دەچێتە بازار، دەچێتە خەستەخانە، دەچێتە سەردانی نەخۆش، سەردانی ماڵی خزمەکانی. ولا تبرجن تبرج الجاهلية الأولى، با خۆی ڕوود نەکاتەوە وەکو جاهلیەتی سەردەمی پێش ئەوەی ئیسلام بێت، چونکە پێش ئەوەی ئیسلام بێ ئافرەت ڕوت و قوت بوو، یعنی بە 4-5 ئافرەتان هەندی منیان جلوبەرگ لەبەر نەبوو، ڕوت و قوت بوون. بەڵام کە ئیسلام هات پۆشتەی کردن و حیجابی شەرعی لەبەرکردن.